فیلمی ڕێگاکە هەرگیز کۆتایی نایەت فیلمێکی دۆکیۆمنتاری دەرهێنەری لبنانی مایکل ئۆنێسە و لە ڕابردوودا بەشداری لە فستیڤاڵی کان و چەندین فێستیڤاڵی جیهاندا کردووە و لە سلێمانیش بە ئامادەبوونی بەشێک لە ستافی بەرهەمهێنی کارەکە لە هۆڵی سینەما سالم نمایشکرا. گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ بەڕێز ڕاهۆس کامەران و لە سەر فیلمەکە دوێن. کاک ڕاهۆس سڵاو لەبێ. سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. بەڕێزتان وەکو یەکێک لە لیژنەی هەڵبژاردننی فیلمەکان لە سینەما سالم بانگێشکراون بۆ ئەم گفتوگۆیە. فیلمەکان سەرەتا ئەمێ لەوێ دەست پێ بکەم، فیلمەکان لەسەر چ بنەمایەک هەڵەبژێرێن؟ زۆر سپاس بۆیەوە. فیلمەکە فیلمی ڕێگاکە هەرگیز کۆتایی نایە، یەکێکە لە فیلمە زۆر جوان و وردەکارەکانی دەرهێنەری لوبنانی مایکل مۆنس. فیلمێکی دۆکۆمنتاریە کە دەربارەی جەنگ و ماڵوێرانی و لێکەوتەکانی جەنگە. فیلمەکە من وەکو لیژنەی ڕاگەیاندنی بڵاوکەروی فیلمەکە لەگەڵ هاوڕێم دانەر عومەر و خاتولینا ڕەزایە. فیلمەکەمان ڕاگەیاند و سەرپەرشتیاری ئیڤێنتەکەمان کرد بۆ بڵاوکردنەوەی فیلمەکە. لەسەر چ بنەمایەک فیلمەکان هەڵەبژێرێت؟ خۆی لە ڕاستیە شتێک نییە لەوێ بە ناوی هەڵبژاردننی فیلمەکان با بڵین بە تایبەت، بەڵکو ئەم فیلمە لە ڕێی پەیوەندیەکانەوە لە ڕێی گرنگجی فیلمەکە و بەشداریکردنی لە فیستیڤاڵە جیهانیەکانەوە بانگێش کراوە و لێرە نمایش کرا. ئەم فیلمە ناوڕۆکەکەی باس لە چیەکەوە ئەوەنە سەرنج ڕاکێشە؟ فیلمەکە فیلمێکی دیکۆمنتاریەوە گوتم، شەس خولەکە باز لە ئەو دەستە دەرەکیانەی وڵاتە زلهێزەکانەکە، ئەو جەنگان ناردنی و جەنگانە بۆ وڵاتە لاوازەکان جۆرێک لە جەنگ خستنە ناوماڵی وڵاتە لاوازەکانەوە بە ناوی ڕزگارکردنەوە لەبەر ئابوووریەکەیان فۆکس خستنە سەر ئەو دیوە تاریکی جەنگە، ئەو لێکەوتانەیەتی بەسەر دەرونی ئینسانەوە. فیلمەکە وێنە گیراوە لە ئەفغانستان، لە عێراق، لە لوبنان، باز لە ژیانی ناخۆشی خەڵکێکە لە دوای ئەو شۆڕشانەوە کە بە ناوی ئازادیەوە یاخود بە ناوی ترەوە هاوردە کران و خەڵک کەوتە ژێر کاریگەریەوە. فیلمێکی زۆر زۆر هەستیار و جوانە. پێچێت فیلمەکە لەبەرەوەی دەرهێنەرەکەی لە جەنگا یان بە جەنگا تێپەڕیوە بۆیە وا وردەکار ئیشی تیادا کردووە و گەیشتووە بەم ئاستا. دقیق دەرهێنەرەکەی خۆی ئەکرێ بڵین بە جۆرە لە جۆرەکان یەکێک لەوانەیە کە زۆر ئازێت و ئازاری چەشتووە بەدەست جەنگەوە، تووشی زیندانی بووە، تووشی چەندین ڕاوەدونان و کۆمەڵشتی هەستیار بووە. دوجار فیلمەکە باز لە هەموو ئەم شتانە پێکەواکە و بە جۆر لە جۆرەکانەوەی وای کرد ئێمەش بیر لە نمایشکردنی بکەینەوە لێرە ئەو هاوشوناسی ئەمانە لەگەڵ ئەو کارکتەرانەیە کە لە فیلمەکەدان لەبەرەوەی هاوشوناسی وەکو ئینسان، هاوشوناسی وەکو وڵات، وەکو جوگرافیا، لەبەرەوەی فیلمێکە وەگوتم دەربارەی جەنگە و ئێمەش هەرگیز وڵاتێکی بێجەنگ نەبووین بەداخەوە. ئەم بەڵگە فیلمە لە کام لە فستیڤاڵە جیهانیەکاندا بەشداری کردووە؟ ئەم فیلمە لە فستیڤاڵی کانی ساڵی 2023 باشدار بووە. ڕەخنەگرەکانی ئەوێ زۆر بەستایشەوە لەو ڕوانینەی ناو فیلمەکەیان ڕوانیوە دواون کە زۆر بایەخی بەوە داوە کە فۆکس بخاتە سەر ئەوەی وڵاتە زلهێزەکان چەند بێڕەحمانە بەرامبەر ئەو وڵاتانە ئەجوڵێنەوە لە پێناو ئابووری خۆیان و ژیانی سیاسی خۆیانە. لە فێستیڤاڵی نێودەوڵەتی کان، لە فێستیڤاڵی نێودەوڵەتی لەندەن، لە فێستیڤاڵی نێودەوڵەتی لۆس ئەنجەلوس و چەند فێستیڤاڵێکی تریش بەشداری کردووە و لە ئێستاە خۆی ئامادەکە بۆ گەڕێکی تر لە فێستیڤاڵەکان. لەسەر چ پەیڕە و پرۆگرامێک کارەکەن لە دەستگای سەردەم بۆ هەڵبژاردننی فیلم بێت یان بۆ هەر جۆرە ئیڤێنتێک بێت کە لە سەردەم ئەکرێت؟ بەڵێ سینەما سالم لە ناوبینایی سەردەمایە. لە سینەما سالم پێوەرەکان پێوەری سینەماین، پێوەری هونەرین، چاوەکان چاوی هەڵبژاردننی
وردەکارانن بۆ ئەوەی گرتەکان چۆنن، دەرهێنەرەکە چۆنە، ستایلی ئیشکردنەکان چۆنە و تا چۆن ئەمیشانە هاوشوناسن لەگەڵ سایکۆلۆژیای خەڵکی ئێمەیە. دەستگای ڕاگەیاندنی فیلم فیستیڤاڵی نێودەوڵەتی سلێمانی کە ئەم ئیشە ئەوان کردویانە، زۆر وردەکارانە لە هەمان کاتا بیریان لەوە کردوێتەوە کە ئەم فیلمە کە بەشداری فێستیڤاڵە جیهانیەکانی کردووە لێرە نمایش بکرێت لەبەرەوەی خەڵک بینەری ئێمە هونەرمەندی ئێمە بەر ئەو پێوەرانە کەوێ ناڕاستەوە خۆ کە فێستیڤاڵە جیهانیەکان بەکارێنن بۆ هەڵبژاردننی فیلمێ. ڕاهۆ سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم لە سینەما سالم و تەواوی دەستگاکان. زۆر سپاس، کاتی شاتانەوێت. زۆر سپاس.